بینەرانی پۆدکاستی ڕۆح پۆدکاستەکەمان لەگەڵ زانا و مامۆستایانی دکتۆر سید ئەحمەد پێنجوێنی بەرپرسی لقی یەکێتی جیهانی زانانی مسلمان لە کوردستان. دکتۆر دووبارە بەخێر بێ. خۆتان بەخێر بێن. ئێمە زۆر هەوڵماندا بە وەردی باسی ڕۆژوو بکەین، هەرچەند تا چەند باسی بکەین کاتەکە بەش ناکات، بەڵام هەندێک لە محوەرە دیارەکانی ڕۆژوو و چۆن دەتوانین سوود لە ڕۆژوو ببینین بۆی کەساتی خۆمان پێ بنیاد بنێن و دەرگایەک بێت بۆ خۆگۆڕینی مرۆڤ، نەک بە تەنها خۆبرسیکردن بێت باسمان کرد. دوای ئەوەی هەموو کە ئەنجامماندا تەمان هەر چاکەیەک یان هەر فەریزەیەک یان هەر ئەمرێکی خوا کە مرۆڤ جێبەجێ دەکاتن پاداشتی خۆی هەیە. پاداشتی ڕۆژوو چییە؟ بسم الله الرحمن الرحیم. وەکو فەرمووت هەموو دروشمێ هەموو عیبادەتێ پاداشی خۆی هەیە، بەڵام لەبەرەوە ڕۆژوو پەرستشێکی نەوعی و جۆریە، پاداشەکەیشی وایە. بۆیە خۆشەویست ئەفەرمێ من صام رمضان ئیمانە واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. ئەو گوناهانەیە کە پێشە کردێتی خۆی گەورە لێ خۆشە بێ، ئەلبەتە گوناهەیە کە حەقی عەبدی تیان نەبێ بینی خۆی خوا. ئەگەنە حەقی عەبد بە حەج و عەمرە و بە هیچ عیبادەتی خوا لێ خۆش نابێ ئیلا ڕۆژێکی یا بێ لە دنیا گەدنی ئازاکە یا بێ لە قیامەتە. ئەمە فەرموودەی ترشمان هەیە، ئەفەرمێ هەر کەسە یەک تاکە ڕۆژ بە ڕۆژوو بێ، خوای گەورە ئەو کەسە دوورە خاتەوە لە ئاگری دۆزەق 70 ساڵ دووری خاتەوە لە دۆزەق. جایەتی خۆ دەزانێت 70 ساڵانیش. ئیتر لەو بارەوە زۆر هەیە. ئەو جار ئەفەرمێ الصوم لي وأنا أجزي به، يعني هەموو پەرستشێ کابرا ئەتوانێت گەندەڵی تیا بکە و گزیکاری تیا بکە ئیلا ڕۆژوو نەبێ. هەتانی نوێشکەی ڕیای تیاکەی، زەکات بدەی، مزگەوت کەیتەوە، حەج و عەمرەکەی، فرتوفێڵی تیاکەیت و ڕیای تیاکەی، تەزویری تیاکەی، بەس ڕۆژوو ناتوانی. هەنی تۆ ئیسا خۆت بە تەنهای تینوتە برسیتە هەموو شتێکیش لە بەردەسە نایکەیت. ئەمە مهمە. جا ئەگەر ئینسان ئابەم شێوە ساز بێ و فێری ئیخلاص ببێ، شتی حەڵال نەخوا ئیتر دەست بە حرام نابە واناکە مەها کەوابێ پاداشی وەکو خۆی نەوعی و وتم تایبەتیە، پاداشەکەشی لە زۆریە تایبەتیە. دەرگایەکەی لە دەرگاکانی بەهەش ناوی ئەڕەیانە، تایبەت کراوە ئەو کەسانە کە زۆر ڕۆژوو ئەگرن دووشەمە پێشەمە ئەمانە. ئاکاوێ پاداشەکەی ئیتر لە حساب نایە مەگە خوا گەورە خۆی پاداشە داتوە. ئەسەمولی و ئەنە ئەزیبی عیبادەتەکانی تر یەک بە سەدە یەک بە هەزارە ئەم وانییە. ئەم بەس خی گەورە ئەزانێت چەند پاداشی زۆرە، لەبەر ئەو زۆر زەحمەتە کێشێ و زۆر ئەڕەنجی و زۆر ماندوو ئەبێ. ئەوە بڕێک لە پاداشەکەیت. جا زانی دکتۆر ئەگەر مرۆڤ هەندێک لێورد بێتەوە، ئێمە بێژگە لە فەریدەکان هەندێک نەوع چاکەیە ئەوەی کە باز دەکرێت کە ئافرەتێک کە ئاو بە سەگێک دەدات خوالی خۆش دەبێت و دەباتە بەحەشت. تاوان ئەوە چاکەی لەگەڵ مرۆڤ نەبوو، لەگەڵ ڕۆحێک کە با بڵێم لەگەڵ سەگێکا کرد، ئەوی پێدا خوا بەهەشتی پێدا. جا اینجا پاداشتی شتێک کە ڕۆژوەیە کە خوا دەڵێت لای منە، مرۆڤ تەسەور کە چی بێت؟ یعنی فیردەوسمان هەیە تو، یعنی ئەگەر مرۆڤ تەخەیولێک بکەیت بڵێت ئەوەی خوا هەڵی گرتووە بۆ پاداشتی ڕۆژوت و بڵێت چی بێت؟ چی بە مێشکماندا دێتن؟ والله فيها ما لا عين رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر. نەگوێ بیسوێتی نەچا بینوێتی نە دڵ ئەتوانێت تەسەوریکە لە دەرەوەی خەیاڵە. جا خەیاڵ زۆر فراوان و بەرینە. پاداشی ئەو کەسە ئاوایە. ئاجایەکێتر لە حەسەناتی تربەوی ڕۆژوو کۆمەڵە شت ئەکا کە کۆمەڵ هەمیشە پێویستی پێێتی، جا لە زمانی پێشکەوتوو بێ، دواکەوتوو بێ، لادەیی بێ، لە هەر زروف و زمانەکە بێ، ڕۆژ بە ڕۆژ زیاتر پێویستی بەو شتانەیە کە ئیسا ئاماژە بە بڕێک یەکەم. مەسەلەن سەرتەخا بەسەر ئەو خووبا و عادەتایی کە 11 مانخوو پێوە گەتۆت و بەیانی هەڵەسی نانەخۆی، ئیسە هەمان نانەکە ئەخۆی بەڵام 2 سەعات پێش ئەو کاتە. ئەمە توانیت تەغییر لە حیاتی خۆتا بکەیت کەوابێ وەختو ئینسان تووشی جەبریەتە بێ ئەڵێ بەخوا بە من حیج ناکرێت. تو ئەوە فعلە ئیسباتێکە تۆ ئەو خواردنت وەکو جاران ئەخۆی بەڵام لە کاتی خۆیانە چەند سەعاتێ پێشەوە پاشێم. خواردنێکی ترێ هەموو جارانی ڕۆ ئەخۆی تووشی تیژ لەگەڵ یاوە هەر نایخۆ. ئەمە هەرقت کرد.
یەکێتریش هەیە سەعات 10 و ئەمانە نانەخۆی نەخێ ئیسە حەدوتی الله ئەکبەری مەغریب ئەی خۆی کابێ بە برێک پێش خست و برێک نەهێشت ئەمە یەک دوو کە ئەمە بەنامە زۆر گرنگە بەڕاستی ئەم خاڵی دوو هەمە ئەوش ئەوەیە ئینسان دیتە ئەم هەموو یان زەمانی ڕابردوو خۆی گرتۆ بە خواردن و خواردنەوە ئەمانۆ خەریکەوەی لێ هاتۆ بۆ بە خوو بۆی خواردن و خواردنەوەکە نەک بە حاجە واتە پێویستی مەعیدە و گەدە و ئەمانێت بخواردنە نییە بەس خۆی پێوە گەتۆ هەرەخوا سفرەدا ئاخر و نانەخوا بە تایبەتی کوردەبۆرەی خۆمان دە ئیسە نییە ئیسە لەسەر شەهیە نانەخۆیت ئەزانی کە وەختی ئیسە کاڵی الله ئەکبەر چەند خۆشە فعلا ئەوە یەکەم جارە لە ماوەی ئەمیان زەمانی ڕابردووە کە تۆ لەسەر حەز واتە نەفس و دەروون زۆر مشتاقە بۆ خواردن و خواردنەوە ئەو تونۆکە ئاوە ئەو پەرداخە ئاوە بەقەدەر بەرمیلی ئاوی پێشتر قیمەت و بەهای هەیە لای تو ئەوە بە تامەزۆی خۆیتەوە و ئەو چەند دەنکە خەسب و خوڕمایە سێ دەنکەکە هەروەها خواردنەکەی تر نسکەکە نازانم چیەکە زۆر بە شەهیەوەی خۆی ئەمە یەکێکە لە نەخۆشی عەسرەکە شەهیە نەماوە یعنی وەکو ڕۆتین ئەی خۆی حتا کە شەهێش نەما چیەکەی تاموچێش ناکەی لەو خواردنەوە لە خواردنەوە وایە دە ئەمە کێ دروستیەکە ڕەمەزان ئەگەر ڕۆژوو نەبووایە تو هەر وەکو ئەوی تر ڕۆتی تر شەهێر نەبوو وەکو خو توێوەگەت بوو ئەتخوات دەرکەوت ئینسان ئەتوانێت ئیرادە دروستکە بە ئینسان ئەتوانێت بڵێ نەخێ من ئەتوانم خۆم بگۆڕم کابێ ئەتوانم جگەرە تەرکەم ئەتوانم عرق تەرکەم ئەتوانم دەمشڵی ژینێ و تەرکەم ئەتوانم هەر لەگەڵ زۆرم بۆ هات سێ بەچێت تەلاقی کەوتبێ ئەتوانە ئەو دەمشڕی و ئەمانە تەرکەم دەرکەوت تۆ ئەتوانی نوێژ خواردنی بەیانی پێشخی بۆ پاشێ و ئەتوانی هنیۆڕۆ هەر نەهێڵی ئێوارەش دوانە سەعات دۆمانە ئێهێنی بۆ سەعات 6 ئێوارە مەسەرەن کابێت دەرکەوتۆ مرۆڤی ئەتوانی ئازادی ئەتوانی نەبیتە دیل و بەندەی مەعیدە و عرف و عادەت و نازانم چی و ئەم 11 ساڵە ئەم 11 زەمانی ڕابردوو خەریکە تۆ ئەچەوسێنێتەوە مەعیدەت نەخۆشەخا دەمار و خوێن و نازان و شادەمار و گشتی کۆن هەمووی ئەناڵێنێ لەبەر زۆر خواردن و شەکر و شیرینی و زەخت و نازانم سەرەتان و ئیسە ڕزگارێ بەوەدەدا هەموو ئەو لەشە خاوێن و باوێنە بێ ینی تۆ ئەمجاتی هەڵەچیتەوە بۆ شەڕە قۆزکردن لەگەڵ یانزەی داهاتوو قەرزی یانی ڕابردوو ئەدەیتەوە باشە ئەمجا یەی خۆت حاضرەکەی بۆ یانزەی داهاتووش چونکە مانگی ڕەمەزان لە نێوان دوو یانزە قەراری گرتووە ناکە یانزەی ڕابردوو ئەبێ هەموو تەکفیری سەیئاتی خۆت کەیت و خۆت فەرمات کەیت بۆ یانزەکەی تریش خۆت حاضرکەی بۆ شەڕ ملاکەمە لەگەڵ شێتان و نەفس و هەوا و عرف و عادەتی پڕۆپوچ جا ئێمە باسی ڕۆژومان تەکرد بەڵام ئێمەتان هێنا ناو مانگی ڕەمەزان باسی ڕەمەزانت کرد و ئاماژەت بەوەدا کە دەفەرمێت من قام رمضانا إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه چۆن وا بکەین ئێمە لەو کەسابن ینی ئیمانن و احتیسابن جار ئیمانن و احتیسابن چییە و چۆن دەتوانین بەو شێوازە استیغلالکەین ئیمانن و احتیسابن ینی تەنها و تەنها بۆ خوا ومە بەسێکی تر نەبێ بەڵێ باسی حەتم باش بێ با فڵان کەس با لەش نازانم چی بێ حیشی لەبەر ئەوانە نەبێ ئەوانە خۆی خود بە خود دیێنی هەری تۆ بڵێ یانەڵێ سیحەتی باشە بێ ئەگەر بەو شەرتە مانگی ڕەمەزان نەکێتە مانگی ورگ و مەعیدە مانگی شەربەتی ژەهراوی لەگەڵ پاقڵاوای پڕ لە شەکر و پڕ لە نەخۆشی و ئاردی سپی وەختهای ئێمە بۆچی ئیسفادە ناکەین چونکە ئەو شانە ئەخۆین باوەڕێ بێ ڕۆژێکیان هاتمەوە لە مەکتەبی خۆم هاتمەوە لەو شوێنە کە لێ ئێمە ئەوینە پڕە لە پاقڵاو ئەو جادەیە نەمتوانی بێمەوە سایەقەکە فەقیرە ڕێگەکەی گۆڕی هاتم ماڵەوە ئەوە خێرە وتی وەڵاوە پاقڵاوە ئەفرۆشن دەسەوەرەکەی خۆ ئێمە کردومانە لە جاتی مانگی دڵ کردومە بە مانگی مەعیدە جا ئەو بۆیە کێشەی ئێمە ئەوەیە پەرور لەسەر ئیمان و پەروەردەبوون دینداری ناکەیت ئەو جۆرە تەدەیونە مرۆڤ دروست ناکە بەڕاستی مرۆڤی هین دروستەکە مزدەوی جواتە دووفلیقانە لەسەرۆ جۆرێکە لەژۆرە جۆرێکە حاجێ و ئەمانە بەڵام دەسە بڕێ و ئیسە لە ڕەمەزانە مەسەن بۆ نمونە خەڵکی تر شت هەرزانەکە برادەرەکانی ئێمە شت گرانەکەن غەربیەکان لە عید میلادی مەسیحا شت هەرزانەکەن وانە هینەکان ئێمە بە هینی بە فەرسەتی ئەزانن بۆ ئەو قوربەسەرانە شت گرانەکەن
یاشتی ئەکسپایرمان بۆێنن جاجە تەلەڤیزیۆن و ئەمن و ئاسایش ماڵە ناوێ دەریەخەن کە نازم گۆشی گای هندێ چییە جگە لەوە کە خوازانێت چییە ئەکسپایریش بۆ ئەوێ لە ڕەمەزانە بیفرۆش ئەجا سێرەکە نوێشکەریش و حاجیشە دە ئەوزانە خەتای نوێژ و مزگەوت و حاجێ و خەتای دیندارەکانە نەخێت خەتە ئێمە زوڵم لە دینەکەین چۆن زوڵم لە خۆمانەکەین زوڵم لە دینەکەیشەکەین زڵم لە ئەوە بوو کە نوێژەکە پێشتر باسم دەکرد یعنی وەڵێ هەندێک کەس بەخۆی وایە ینی زۆر کەس بینیومانە ئێستا سپاس بخوا لایانی پەیوەندیدا لایانی ئەمنی زۆر جار دەست بەسەر کەمیاتی زۆر زۆر گەورەشدا دەگرێتن دەست بەسەر داگیرە بەس شخصەکە بۆ خۆی دێنتەوە مستەوایە کە زوڵم لە برای خۆی بکات لە مانگێکی وە کە خەڵک بەخۆی ئستیغلال بکاتن کە خێر بکات داشکاندن بکات بۆی خەڵکێکی فەقیر کە پارەی نییە و برسیە بتوانێت بە ئەرزانتر بەدەستکەوێت کەچی ئەم گرانتر ئەو دەکات خۆزگە بەس گرانترەکە بە باسی بەڕێز و کرد وتم سوڵتە بەڵێ ئەگە سوڵتە ئەوانە عیلاجەکە سوڵتەوانە عیلاجەکە بەڕاستی بۆیە حەزەتی عوسمان هەزوو فەرمووی إن الله يزع بالسلطان ما لا يزع بالقرآن يعني خوای گەورە ئیشی خۆی ئەباتە سەر بە دەسەڵات زیاتر لەوەی کە بە قورآانەی بە قورآن چی بکە قورآن خۆی کوتەکوتێڵا هەڵ ناگرێ ئەمن و ئاسایشی حکوومەتە پۆلیسی حکوومەتە مرۆری حکوومەتە ئەو دەسەڵاتی ترە و دەوائیر و مەوائیر و شانە هی حکوومەتە بە حکوومەتە کرێ کە حکوومەتەکە خۆی باش بوو ئەو خەڵکەکەش باشە بێ خوانە خواست پێشوانە و ئەوش پێشوانە ئەبێ زۆر باشە زۆر جار شتێک سەرنجی مرۆڤ ڕادەکێشێت یان زۆر جار ئەو پرسیارە ینی هاتوو بە خەیاڵمان داهاتووە کە باسی ڕۆژۆ دەکەین ئەو مانگی پیرۆزی ڕەمەزان بۆچی پێویستە یەک مانگی یعنی تەواو هەموو ڕۆژێک بە ڕۆژوو بین حکمت لێ چییە کە مانگێکی تەواو بە ڕۆژوو بین خۆ دەتوانین 5 ڕۆژ ینی بۆ نوێژە خۆ نوێژەکانمان یەک بە دوایەک نین پێکەوە نوێژێک بەیانە یەک نێورانێ عسرە مەغریبە عیشایە بۆ ڕۆژۆش بوونە 5 ئەم مانگەنە دەبوون دە مانگێکی تر و دە مانگێکی تر حکمت لێ چییە کە هەمووی پێکەوەنە خوای گەورە هیچی فەرز و پێویست نەکردو ئللا کۆمەڵی حکمەتی تایە جا حکمەتەکان وەختی وهەیە لە سەدەمێکە بڕێکی ئەزانرێ لە سەدەمەکانی ترە بڕێکی تری لە سەدەمەکانی بڕێکی تری لە ئەنجامە تا ئەو ڕۆژی قیامەتە هەمووی دەرناکەوێت یعنی بڕێکی هەر ئەمێنێتەوە بۆ جیلێکی تر و ژیلێکی تر ئیسە کۆمەڵەشت دەرکەوتە زمانی زوو نیانزانیوە چەنە بۆ دەورەی دەمەوی باشە چەنە بۆ شەکرە باشە چەنە بۆ زەقت بۆ کلیە بۆت بۆ ئیلە ئاخری ئیسا زیاتر دەرکەوتە لە زمانی زوو هەروەها لە ئەو پرسیارەی جەناوە بۆچی 30 ڕۆژە 29 ڕۆژە بۆچی 20 نییە بۆچی 40 نییە دووبارە ئەوش پڕەتی لە حیکمەتی ئێمە کۆمەڵەشت بڵێن ئەکرێ بڕێکی وابێ بڕێکی وانە بێ بەڵام لە ڕاستیە ئەوەی کە مؤکەدە حتمما حکمەتی تایە لەوانەیە ئەو خوێنە یا ئەو سیحەتە لەو 29 ڕۆژە نەبێ چاک نەبێ ینی بە 2 ڕۆژش چاک نەبێ لەوانەیە مەسەرە ئەو نەفسە پەروەردە نەبێ لەوانەیە ئەو تەخوا بە 20 ڕۆژ دروست نەبێ یان شتێکی تر دکتۆر من ئێستا ینی ئەوەی کە بە بیرکردنەوەی خۆم ئینسان کە فێری شتێک دەبێتن بە ڕۆژێک دوان فێر نابێ یعنی ئەوەی کە عادەتێک دەگرێت بە ڕۆژێک بۆی تا تەرکیش بکاتن بۆ ڕۆژ بۆ تەرک بزەبێت ینی پێویستە ئەمڕۆ تۆزێک تەحمل دەکات سبەی تەحمل دەکات دووز بەی سێز بەی ئەوە تا مانگێک ئەوە قایم دەبێت لەسەرەوە ألا يعلم من خلق وهو اللطيف الخبير خوای گەورە کە ئێمە دروستکرد نازانێت چی دروستکرد چی بۆمان باشە علاجەکە ئەوانە بە 20 حل نابێ ئیشەکە حکمەتەکە نایەتە دی ئیلا بە 29 بەسی نەبێ بۆیە خوای گەورە ئەوەی کردو جا بزانین چەند حکمەتی تر دوایی دەرەکەوێ لە جیلێکی ترە قەرار نییە ئەم جیلە هەموو شێ بزانێ وەکو قەرار نییە جیلی تەشریع زمانی سەحابە هەموو شتێکیان زانیوە ئەڵێ یا من تدعي في العلم معرفة عرفت شيئا وغابت عنك أشياء ئینسان شتێک کە زانێ دەشتیش نازانێ ئەمە ئێمە زانیە کە لە صفەتی خوا حەکیمە یەکێ صفەتی قورئانی پیرۆز الحەکیمە وەخوای گەورە بە ڕەحمەت و بە عیلم و ئەمە تەعامل لەگەڵ عەبدەکانێکە ئەزانێ ئەم دەورە ئەبێ ئەم بۆی پەروەردەی مرۆڤ بکە بۆی قاڵیان بکە بۆی فێری ئاشتوایی و ئیجتیماعی و خۆشەویستیان کە کۆیان کاتۆ و لەسەر سفرە و گشیان و هەموویان هەستکەن بە فەقیریان بەرابەر بەخوا ئەو دەورە تربەوی جەماعیە عالەمیە بە 25 ئەمانە تەواو نابێ ئیلا بەو مەبلەغە نەبێ کە 29 تا 30 ڕۆژ زۆر باشە دکتۆر ئەگەر بڵێم
ئەگەر قسەی کوتایی بێتن قسەی تۆ بۆ مسلمانان و ڕۆژگران چییە چۆن ئەم مانگە پیرۆزە ئستیغلال بکەن فێر لە خۆیان مەکەن یعنی کە بە ڕۆژ دەبن بە سنگێکی فراوان و بە سەربەرزیەوە لە هەموو شوێنێک بڵێن بە ڕۆژومە و بۆەوەی ئەرۆکە باس کرد زۆر کەس هەیە ینی بینیمانە لە شوێن دەڵێت وڵی برا من مەر بۆ سەحەتی خۆم بەخۆم ئەو نەکردو ینی کە تۆ بڵێ شەرم دەکات بەخۆی بە ڕۆژووە ینی لەوانەیە قەناعەتیش بێ بەس لە لای خەڵکانێک هەز دەکات شەرمە لەوانەیە ئەو کەسانە ئەجنەبی بن یان کەسێکی دیارە بەس مولحیدە ینی دەڵێتن بۆی وا هەست نکاتن ئەم کەسێکی متەخەلیفم چۆن وا بکەین کە ئەم مانگە بە شانازی و بە سەربەرزیەوە ئستیغلال بکەین و یەکێک بین لەوانەیە کە باز دەکات مەقامە ڕەمەضانن ئیمان و احتیسابن بۆی لەوانەیە بین کە گوناحەکانمان هەروەکۆی لە سەرەتا دەست پێ بکاتەوە لە ڕاستیە ئاینی ئیسلام ئاینی عیلمە مشکلەی خەڵک ئەوەیە عەمەلەکە ئەکا عیلمەکەی نییە خۆی العلم للعملی ئەساسی شتەکە ژێرخانەکە عیلمە وعلمەکە نەبێ عەمەلەکە بەتاڵە ئەمجا ئیخلاص و سەوابی تیان نییە ئەبێ صائب بێ بەچی ئەزانی صائبە بە عەمەل بە عیلم ئەیسە بۆ نمونە مەسەن چەند کەس نوێژەکات چەند کە ڕۆژۆ ئەگرێ بەڵام کە وەختی دەرس و وعیزەکەی موعیزەی مامۆسایە سێ چوار کەسی بە دۆرامێن باقیەکە ڕاکاتە دەرەوە ئەمجا کار ڕاکردن دەرەوە لە چیەکەن ئەوە نەبێت تەسبیحێکی بە ذکری خواکە جگەرەیە کێشە هێوانی مزگەوتەکە تێگەی ئەمەیە ئێمە بۆی حایدینمان بردو حایدینمان ناشرین کردووە مشکلەوەیە خەڵک دانانیشێ بزانێ ئەم ڕۆژۆ بۆچی بە ڕۆژۆ بۆچی هاتۆتە مزگەوت فەلسەفەی مزگەوت چییە ئایا ئەمانە چی ئەوەن ئەم خەڵکە نوێژەکەن بە یەک و برای ئەوەن دوشمنی ئەوەن دۆسی ئەوەن کەسی ئەوەن دانانیشێ فێری عینم بێ کەوابێ ئەو عملیەکە ئیکەن خویەکە پێمانە گەتووە عملەیەکی سەرمەقولاتی و ڕیاضیە دانانیشی فێری عینم بین من خۆم وعزم کردووە یعنی دە سەف لە دوا منێژی کردووە دوایی سەفێک نەماوەتە بە وعزەکە ئەم خەڵکە حەزی لە عیلم نییە کە عیلمیش فێر نەبووی تۆ تاوانچێژی ڕۆژوو ناگری و نازانی بۆ جوهاتی نوێژەکەی جەماعەت یانی چی مزگەوت یانی چی برایەت یانی چی ڕۆژوگرتن یانی چی پارشێ و بەربان یانی چی مع الأسف یعنی بەڕاستی کە ئینسان ئەگەر بە عیلمەوە تەماشاکە ئەم ئێوارە ئەم خەڵکە دانیشتون یعنی نیو سەعات سێ چارەک تۆ تەماشای تەسیری ڕەمەزان کە سێ چارێکی ئەمێنەی نیو سەعات ئەمێنێ جادە چۆڵ و هۆڵ وانە ئەمریکا کە لە بەرەکەتی ئەومانی ڕەمەزانە چی هێزێکی معنەوی ئەتوانێت وا بکە جادەکان چۆڵ بێ مرۆریش ئیسراحەت کا و سیارەکەش تۆ دووکەڵیش نەمێنێ و بۆ ئەمجا کە هێنەوە گشتی دائنیشن لە دۆری سفر یەکەم جارە وەختی وایە ئەو لێ نانەخوا ئەو لێ نانەخوا ئەو لەو گۆشەکەنار خەریکی مۆبایلەوە هەرێکی لە کاتێکە نانەخۆن لە یەک ماڵیشان بەڵام ئیستا هەمووی بە یەکەوە وەکو وتم بە تامەزرایانە و بۆ پەڕی حەز و شەهیەوە نانەکە ئەخۆن و خواردنەکە لە کۆڕۆنا دەیان مەفرەزە و کەرەنتین و اینجا دەرنەدەشور هەر تریش دەشورە ئێستا هەربەس لەبەر زۆر مهمە ینی هەچی باسێکە هێشتەکەمە ڕاستە وڵا هەرچی باس بکەین لەگەڵ جەنابشتان قسەکانمان کۆتای پێنایە زۆر دڵخۆشین و گفتوگۆکەمان زۆر خۆشە و هیوادارم سود بەخشیش بوو بێتن زۆر سپاسان نەکەین ئینشاءالله هیوادارین دووبارە بە لە کاتێکی دیکەدا بە دیداری ئێوە بە پۆدکاستی دیکەدا شاد بین زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا زانا و دکتۆر سید ئەحمەد پێنجوێنی بەرپرسی لقیەکێتی جیهانی زانانی موسڵمان لە کوردستان بینارانی خۆشەویستە پۆدکاستێکی دیکەی ڕۆح لە ژێر چاودێری خوادا بمێنە